بەخێر بن بۆ ئیداری راپەڕین ئێرە ڕانیە منیش بەخێراتتان دەکەم بۆ شاری ڕانیا دەواازەی راپەڕین ئەمڕۆ دەستمان خستوتە سەر پرسێکی زۆر گرنگ کە بۆتە دیاردە لە ئیداری راپەڕین ئەویش دیاردەی کۆچی گەنجانە و بەتایبەتیش کوڕان. منیش بەخێراتتان دەکەم بۆ پرۆگرامی سەکۆی گەنجان و ڕانەی دەواازەی راپەڕین. سەرەتا دەستان خۆش بۆ خۆناسانتان منیش بەخێراتتان دەکەم بۆ دەواازەی راپەڕین ڕانیا. دەمەوێت لەم پرۆگرامەدا تەرکیز بخەمە سەر کۆچی نایاسایی گەنجان و هەروەها هاندانیان بۆ بنیاتنانی خۆیان لە خاڵ و نیشتمانی خۆیان. لە تەوەری بەرنامەکەدا زیاتر جەخت لەسەرەوە دەکەم کە گەنج توانستی خۆی لە بازاری کار دەبدۆزێتەوە. لەم بەرنامەیە باسی کۆچی نایاسایی گەنجان دەکەین لێرەوە پێتان دەڵێن مەڕۆن با چاکەکەین. خێر بن برادران تەندروستیتان چاکن چاک بن برادران حەزم لێ ڕۆباسەکەیمان زۆر گرنگە یەکێک لەناو خۆماندا هەڵدەبژێرین دەکەین بە پێشکەشکاری بەرنامەکەمان بە ئەمن سەرەتا بۆ چونی قڕی خۆم بڵێم حەزم لێ محەممەد بکەین بە پێشکەشکاری بەرنامەکەی زۆر باشە شێشەنیە بەزەماژن هەبەجدی دەمەوەی بزانم بەعام گەنج هەر لە منتیقەی راپەڕین و دەوروبەریشی دەڕۆن یعنی گەنج تێدانەوە بەزی دێمە بازاری سەردانێک دەکەم تەلەفۆن بە ڕەفیقی دەکەم کاکە چۆنی لە مێژاگەمە لێگنی لە شوێستا وڵاکە چوومەتە ئەوروپا بوو یعنی دەمەسەوە بکەی بزانم بۆچی خەڵک ئەوەندە کۆز دەکەم بەڕایوەتی ڕایوە لەسەر چێ لەسەرەوە بەزمەی خەڵک دیگە پێم وایە هۆکارەکان ڕوونن ڕاستێکە لە هەر گەنجێک بپرسیلانی هۆکاری دیاریکراوی خۆی هەبێ بەڵام دوو هۆکاری زۆر ڕێسیمان هەیە یەکەمیان بێکاریە بەهۆیەوەی کە دەرفەتی کار کەمە و ڕێژەی دامەزراندن لە کەرتی حکومیش زۆر کەم بووە ئیدی گەنجی خۆشمان دۆزە بێتەحەموو لە هەر کەسی وێکدا بە کۆمپانیاک وەرنەگیرایتر کۆچەکە پێم وایە چاودێکەریش هەیە ڕاستە کەرتی تایبەتیش هەلی کاری زۆر جاهری زافەتەن بۆ قسەکەی نواری حەزم لێ تداخلێکی تدا بکەم بۆ نمونە بەتایبەت لە ئیداری راپەڕین دەبینین کە پشکی شێری بەرکەوتۆ لە کۆچکردنی گەنجاندا یەکێک لە هۆکارە باوەکانەوەی کە لێرە ڕێژەی قاچاقچی زۆرە زۆر ئاسان قاچاقچی دەست دەکەوێت و شوێنەکەشمان شوێنێکی تێکەڵە خەڵکەکەی زۆر کۆمەڵایەتین بە ئاسانی یەکتر دەناسن لە نێوە خۆیاندا و متمانەش هەیە بەڕاستی تەنانەت کاتێکە گەنجێک دەڕوا یعنی زۆر ئاسان دەتوانێت قسە ڕقەمی قاچاقچێکی دەست بکەوێت بە ئاسانی دەڵێ هەتاو شوێنە من گرنتی دەکەم هەتاو شوێنە بەڕێ دەکەم ئەوە هۆکارێکی زۆر ڕئیسیە بەڕای من خەڵکەکەش یەک دەناسێ سیقیان هەیە لە بین یەکدا متمانە هەیە هەرۆزم لەسەرەوەی هەمومان خزم کەسێکمانەیە قاچاقچی کەم تا زۆری دەمگولێنە گەڕەکەکان قاچاقچێکی لێ کەسێکمانەوانەیە قاچاقچی بێت تاوام زوو باش دەستان خۆش و بەجددی ئەمنیش ینی هەڕام لەگەڵ بزمێ ینی خەڵک ئیش دەست ناکەوێت کابرا بێزار دەبێت ئەو باشە بۆ شوێشم ینی حدێک ئەگەر بڕوویوان تمەشای بکەم ناڵێنە حەقیان نەگرم چکە ئەوان شتێکە نازان بێزگەلەوەی ینی ڕێگە چارەیەک هەبێ بۆ مەسلەی بچن بۆ خۆیان چۆن بتوانێت بە پشت بە خۆیان بەسم چن هەلیکاری دیکە بدۆزنەوەیان بەس فقط ئەوان هەیە کە دەواشە خوێندم ئەوان لە پێشەکە 16 ساڵ دەخوێنێ دوای ناچێت تاین نابێ یان سیڤێکی بخۆی دروست دەکات و تەقدیمی دەکات بەس تاین نابێ لە ئاخیردا فیانێت تا حدێک حەقیان ناگەم چکە دەڵێ ئەم 16 ساڵم بەڕێ کرد و بەس ئەوەش حالەکەن یەکە کۆچی ناسایی بکە بۆ دەرێت چکە بە زۆر نامە شتا تێدەپەڕێت و لەوێش ئاخرەکەر بووە لە کۆتای بێت کە دەچێت ئیشێک دەکات وڵێن حەلاقیان شتێک بکەوە مەزموعی ئیشی پیشەی ئەوانە لێرەش دەتوانێت بیکەن هەر بۆ قسەی محەممەدی ئیشی پیشەی لەوێ کە گەنجەکانی ئێمە دەڕۆن زیاتر دەست دەدەن بە ئیشی پیشەی جا هاوڕیان هەر لەسەرەوە قسانە باباسی کەمپینەکەشمان بکەین کەمپینی مەڕۆچاکی کرد کە ڕاستە و خۆ کار لەسەر کۆچی نایاسایی گەنجان دەکا و لە گەنجان بکەین گەنجان بانگێش بکەین بۆی کە کۆچی نایاسایی کەم بکەنەوە و لێرە ئیشی پیشەی بکەن بڵێ هەر بخۆتانە زانن کەمپینەکەمان لە سێ شاری ڕانیە و چەمچەماڵ و هەڵەبجا ئەکتیڤ و چالاکە ئێمە بووە ئەو جارە و سێ شارەمان هەڵبژاردووە کەمپینی تۆڕی گۆڕانکاری کە پێشتر چەندین کەمپینی کردووە بە تایبەتی سەرنجی خست بۆ سەر شارەکانی هەولێر و سلێمانی هەڵەبجەش بە تاڕادەیەک بەڵام ئەم جارە هات هەر سێ شاری هەڵەبجە و چەمچەماڵ و ڕانی هەڵبژار چونکە ئەم شارانە هەم ڕێکخراوەکان چونکە تا ڕادێک ڕێکخراوەکان دوورن لەم شارانە و هەروە کۆچی نایاسایی زۆر زۆرە بە دەرەجەیەک لە دەڤەری ڕاپەڕین کۆچی نایاسایی زۆر زۆرە ئێمە خەڵ دەدەین بە و چەند گەنجبی ئێمە 20 گەنجین بە هەر سێ شارەکان کەمپینێکی 6 مانگیمان بەڕێوەیە بۆ شارەکانمان هەوڵ دەین کە بیر و هۆشی گەنج بگۆڕین لە ڕێگای چەند چالاکیەکی مەیدانی و ئۆنلاینی هەر لە یەکەم ئیڤنتیشەوە
یعنی بە شێوەیەکی بەرچاو گەنجەکان هاتن بەدەم ئیڤێنتەکانمانەوە بەدەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و زۆر بەپەرۆش بوون یعنی لەو کاتەوە چەندین کەس پەیوەندیان پێوە کردوین کە دانەوێت بەشدار بن لەگەڵمان لە ئیڤێنتەکان چاودێری چالاکیەکانمان دەکەن ئەو زۆر جێگای دڵخۆشی گەنج هیوای هەیە. هەر بزەبێت ئێستا هەر یەکەم کەمپی یەکەم ئیڤێنتمان کە کردمان بە هەر سێ شارەکە نزیکی 600 گەنج بەشدار بوو لەگەڵمان. ئێمە تازە لە سەرەتایی مانگ و شتێکە کەمپینەکەمان ڕاگەیاندووە کە ڤیدۆکانمان بە هەر سێ پلاتفۆرمەکەی سوۆشال میدیامان زیاتر لە ملیۆنێک جاربینراون. ئەمە ڕێژەیەکی زۆرە کە گەنج چاوەڕێی ئێمە و گەنج برادران ئێمە بۆچی زۆرتر سەرنج ماخستوتی سەر سوۆشال میدیا چونکە ئێمە وەکو گەنجان زیاتر کاتەکانی خۆمان لەسەر پلاتفۆرمەکانی سوۆشال میدیا بەڕێ دەکەین و پێمان وایە ئەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەتوانن دەنگمان بە گەنجان بکات بەڕاستی. و کاردانانەوەی گەنجان کە دەیبین لە سوۆشال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم پشتگیری جاڵەرگەی کۆمنت و لایک و شیر و ئیترانەی کە لایەن خۆیانەوە هەیە پشتگیری زۆر دەکرێن بەڕاستی. ئەگەر بگەڕێنەوە بۆ تۆڕی گۆڕانکاری یەکەم ئەوان ینی تۆڕی گۆڕانکاری یەکەم توانی بوویان کە نزیکی 8 میلیۆن بینێر لە خۆیان کۆ بکەنەوە تەنها لە سوۆشال میدیا. ئەمەش نیشانی ئەوەیە کە ئەم گەنجانش دەیانێت بەشێک من لەم گۆڕانکاریە کە ئەم کەمپینە دەیەوە ڕایبگەێنێ بیانەوێت کە هەمومان بەیەکەوە گۆڕانکاری دروست بکەین و ئێمەش ببینە پردێک لە نێو حکوومەت و داواکاری گەنجان کە داواکاری گەنجام بگەین بەلایانی بەرپرس. ڕقەڵانی جێگەی دڵخۆشین بەتەکید جگەلەوەش بانگەشەی ئێمە زیاتر لەسەر ئەوەیە کە گەنج چۆن لەوێ دەڕواکاری پیشەی دەکات بە هەمان شێوە لێرەش و ڕێگایەکی کراوەتر هەیە فراوانتر هەیە کە لێرە دەست بداتە پیشەی بۆی ئێمە بانگەشە بۆ کاری پیشەی دەکەین و لە هەموو ئەمانشدا ئاگادارین بەرنمەیەکمان هەیە کە ئێمەوە لە گەنجام بکەین چەند ڕاهێنانێکی پیشەی بۆ گەنجام بکەینەوە تاکو بەشێک لە کاری پیشەی داقی بکەنەوە بۆ ئەوەی بتوان خاوەنی کاری خۆیان بن بۆی بتوانن لێرەش خۆیان بنیاتێن و سەرکەوتوو بن بەتەکید. لە ڕێگەی کەمپینەکە گەنج تێبگەێنین تۆ ئەو کارە پیشەی کە لەوێ هەڵی دەبژێری دەتوانین لێرەش بیکەی ئەو کاتە زۆرەی کە لەوێت تەرخانی دەکەی بۆ ئیشکردن دەتوانین لێرەش بەم کاتە ینی داهاتێک هەیە بۆ خۆت بتوانین پێی بژی یان ئەو بڕۆپارێک کە سەرفی دەکەی لەو ڕێگا لێرە بزنسێکی بچووکی بۆ خۆت پێ بکەیەوە. ڕاستە بەتەکید. پێمان بخۆل و ڕاهێنانە سوودی زۆری بۆ گەنج دەبێت لەبەرەوەی داوانەیە گەنج هەبێت توانایەکی زۆر باشی هەبێت لە یەکێک لە ڕاهێنان پیشەکان لە توانە پیشەکان بەڵام لە ڕێگەی ئەم ڕاهێنان و دەتوانێت زیاتر پەرەی پێدا زیاتر مەسەڵەن شارەزایەکانی بەرەو پێش بەرێ و هەروەها بتوانانی مەسەڵەن بڕوانامەیەک هەیە کە سپینی بتوانێت شوێنێک بۆ خۆی بکاتەوە یاخود داهاتێکی بچووکیش بێت پێدا بکە وردە ینی بزنسەکەی بەرەو پێش بەر ینی مەگەر پرسیار لە هەر گەنجێکی سەرکەوتو بکەین ناڵێ من لەکەم دەخۆ بووم بەو کەسێکە ئێستا ینی هەمووی کۆمەڵێک بەرزی و نزمی زۆری بەسەر هاتووە اینجا بووە بۆ کەسێکە ئێستا هەیە بۆیە پێویستە ئێستا گەنجانی ئێمە زیاتر لێکە دەڕۆن بۆ ئەوروپا کارێکەکەن بەڵام ئەو بە ڕێگەی ناسایی ڕۆن کەسمان نەدیوە کە ببێتە شتێک لەوێ لەگە ڕێزم بۆ هەندێک کەس کە زۆر کە من کە لێو بوون بە شتێک قسەکەی دوزۆتەوە لە جگای خۆیەتی خەڵکە کۆز دەکات بۆوەیە ئەوەی کە کۆتایی پێدەوێت لەوانەیە بێتە شاگردی شوێنێک ئەو جات شێ باڵێن غەسلی سیارەی بێت حالاقی شتێکە بەس زۆر کەسیژێ خۆی پێگەیاندویانێ من هەتا کەسی نزیکی خۆم دەناسم کە مارکەتێکی کردوتە ئێستا بەڕێوی دەبە بێزگلوی کە لەقی دیکەشیە لە شاری دیکە هەنە ڕاستە قسەکەی دو وایە بەڵام و کەمینەیەش هەن لەو شانگەکان خۆیان پێ بکەن کە فعالجگەی خۆشحاڵی حتمەنەوە لەگەڵی کێشەمان نیەمە بەس بۆ مەسەی کۆچی ناساگە کە لێرە هاتەوە دەمەوێت زەخزیاتر لەسەر ئێرەش بکەمەوە ینی خەڵک دەچێ لێرە بەتایبەتی باڵێن زۆر بەرچاومان ڕوونەکە کۆڕ لە زۆر بەشوێنەکان کەم بوونەوە ینی هەتاوە خێریکە لە فێسبوکش بڵاو دەبووە لە پێیجەکان کچەکان دەیان گوت کاکە کوڕ لە شارمان نەما چ بکەینستە ینی نابەرچاوڕوونیشی هەیە کە یەکسەر دەچێت خۆ بنە مۆزوعەکەی دادا نازانێت چ باسە نازانە ڕێگە چارەکەت چۆنە تووشی چ دەبێتەوە ئەو قورسی شتانی کە تێداەتی زۆر ئیزعاجترین لەوەی کە دەتوانێت تحملی بکات ئەو هەر دێتەوە سەر قسەکەی نواری کە لە سەرتاوە ئاماژەی پێدا زۆر جار هەیە کاریگەری برادەر و ڕەفیق زۆر هەیە چاولێکەری زۆربەی کە دەبینی لێ باسی ئەو دەکاکە ئەوروپا ئاوایە بەڵام کە دەچێت ناواقعەوە تێدەگی کە ئەوروپاوە بەهشتە نییە کە لە دوورەوە باسی دەکەن هەتانە چ ناو مۆزوعەکە بەڵام یەکشتی زۆر ئەساسی هەیە لێرە ڕێگاکەیە ینی ئەو مەترسیانەی کە لە ڕێگای کۆچینە ئێستای ڕوبڕ دەبێتەوە کێک لەو مەترسیانەی کە زۆر بمەترسی دەیبینی لایانی دەرونیت لایەن دەرونی تاکەکانە کە لەوێ کۆچ دەکەن لایانی دەرونی زۆر میانی بەسەر دازاڵ دەبێت هەم لە خێزان دوور دەکەویەوە هەم لە کللتور ئەم بەربەستی زمان و دێتە پێش
بەڕای من هەموو ئەوانە ینی هۆکارێکی گەورن بۆی کە کە لە ڕێگات تووشی دەبێ و دەیبین لە ڕێگەی قاچاقچیەوە جدی ینی زۆر کەس لە ڕێگەی ئەو لە ڕێگەی ئاوەڕوا کە ژیانیان نەکەوێتە مەترسیەکەوە چەند گەنج خۆمان نەزانین لە ناوڕانی ئێستاش سەر شوێنە هەر یەکێک لە هاوڕەکانی خۆم ئێستاش ینی تەرمەکەشی نهاتۆتەوە بۆ چارنووسی دیارنە ینی زۆر داڵۆن لەبەرەوەی ئەو ژنگیان پێ قبول ناکرێت ئەو گۆڕانکاری کە مەسەلەن لەوێ ڕوبەڕوویان دەبێتەوە پێیان قبول ناکریان دەبێتە هۆی کە تووشی کۆمەڵک نەخۆشی بن نەخۆشی دەرونی یاخود دوورکەوتنەوە لە خێزانە یاخود قبول نەکردنی ژینگەی ئەوێ بەڕاستی ئەوانش بەڕاستی جێگەی داخلەوە ئەوڕۆ هەر چەندین گەنج دەبینین کە لەوێ هەر بۆ قسانی کە ڕێباس کردی گەنجان لەوێ دەبن بە خاوەنیشتی گەورەش بەڵام لەسەر ئەوەشەوە دەگەڕێنەوە چکە هێچ چاپیان وایە بۆ شایەک هەیە لە ژیانیاندا جا کللتور بێ و خێزان بێ بە تایبەت پێیان وایە هێشتا شتێک ماوە کە پێی بگەن بۆی لە کۆتاییدا ئەوێ بەجێ دێڵن و دەگەڕێنەوە ئێرە هەر لەسەر مەسەلە تۆ باس کردم من پرسیارێکی جدی لە سێتام بکەم بە ئامیانە باشە ڕۆشتنی کۆڕ بە دەرەجەیەکە کوڕ زیاتر دەڕۆندی کە هەیە چێشت دروست ناکە بۆ کچەکان بەس دەمەوێت ڕێگەانی نییە سەڕاحەتەن جواب بدەن و تاوە ڕاست بۆ دەرێ پێم وایە پاسارێک بۆ کوڕەکان دروست کردەوە بەسابەت کێشەی زۆر زۆر دروست کردووە لە کۆمەڵگەی خۆمان و لێرش بە تایبەتی گەنجەر زۆر کەم وە لە شقامی گوڵەبە زار ینی زۆر چۆڵێکی پێوە دیارە بازاڕەکان شوێنە گشتیەکان و بۆ کچەکانیش بەرەوەڵا چەند کێشە دروست بە ڕەفیقی خۆمە ینی چەند کێشەی کۆمەڵایەتی سۆزداری دەرونی باباکێشی زۆر دروست کردو دوان تاڵاتان چ لەسەر باسی بەتەکید ینی ئەو شتێکی دیارە پێم وایە شتێکی ڕوونە کە کێشە دروست دەکە ئەگەر وەکە ئەو لایەنانی ئەو باسی کرێگە جگەلەوەش پێ دەبینی جموجۆڵی بازار کەم دەبێتەوە بەتەکید لە کۆتاییدا جموجۆڵی بازار کەم دەبێتەوە لانی کۆمەڵایەتی وردە بەرەو دواوە دەچێت بەتەکید ئەوانە هۆکارن گەلەوەی کە جیاوازی ڕەگەزیش دروست دەبێت چ لە قوتابخانەکان بێت چ لە زانکۆکان بەیانی ئێستا مامۆستاکان فەقیرە کێشەی ئەویان بۆ زیاد بۆ کە مەسەر لە زۆربەی کلاسەکان ینی ڕێژێکی زۆر زیاترە نازانن کوڕەکان چۆن دابەشکەن بەسەر دیارە ئەو کلاسانەدا بەزیتی ئەوەش کێشەیەکی گەورە ڕاپەڕنکین ینی زۆر دیارە شتەکە زۆر زەق بۆتەوە کە دەڕۆی داخڵی نازانکە دەبی یەکسەر ڕاستەخۆ دیوێنەی و کچانە دێتە بەرچاو کەم دەبینێ میشا قسێ بکەم هەر بجددی ئەو کوڕانەی کە بە کوچی ناسایی لێرەوەڕۆن جگەلەوەی هاوڕێکان و دایک و باوکیان بەجێ دێڵن زۆربیان دڵدارێکشیان لێرە بەجێ دێڵن دەرونی سۆستانی هەم بۆ کچەکە ڕوخی هەم کوڕەکەش ئەوان زۆر سەخترە شتێکە وای لە تۆ کوتێک دەچێنەوە جامیعی ئێستا 5 کەس بەنامبەر کوڕێشیان شتەکەیان کەم بۆتەوە بەجددی ئەوە دەوە مشکلەیە طبعاً ئەو جا لەبەر ئەو هۆکارانە ئەو هۆکار و چەندە هۆکاریکەش کە باسمان کرد دەمێ بوومە سەر هەدەفی کەمپینەکەمان کەمە دەکەن و کەمپینەر یەکێک لە پامەکانی ئەوەیە کە بخۆی لە ناوەکرێت دڵمە ڕۆچاکێکە و پاشان بە دروشمی بادای کوتین بۆ مانای کە با لێرە دای بکوتین لێرە بمێنینەوە ئێرە بنیابنەی بمانادی هەم لێرە دایکوتین نەڕۆین ئەومش لێرە دایکوتین لێرە ئیش بکەین و مەسەن داهاتوێک بۆ خۆمان بنیابنین لەوەی کە هەیە وەحاصل ڕێگە و پامە زۆر بە جوین دەگەێنەوە باسمان کردیانەوە ئەوانە هەموو زیانە عیبەکانن کە لە کۆچکردن باسمان کرد بۆیە پامی مڕچاکە دەڵێ مەڕۆ باشە لێرە بە بەرە چاپکەین ینی بۆ واتایی کە دەمانەوێت گەنج ئەوە بکەین هەستی بەرامبەر بەکاری پیشەی بگۆڕێ بزانێت کە ڕێگە چارە هەیە ئەوە نییە بە زیێڵە کاکە تاوە وەسەلام دەڕۆم تاوە حافیز سەرم هەڵدەگرم لێ نامێنم قینا ئەڵەن مشکلە هەیە بخۆی یەکشی دیکەش هەدفێکی کە دەمانێت لەناو گەنجەدا بیگۆڕین شوێنە کە کێشەی تێدا بوو هەلی کارکردنی زیاتری تێدا توانێت بۆ تۆ بۆ کێشەی حەلێک بکەی بە ئیشی خۆت چارەسەری ئەوە بکە ئەو شێ بکە دەبێت ئیشێک بۆ تۆ ڕاستە خۆی ینی ڕێگە مەنزوری گەنج بەنام دروشمەی مەڕۆ چاکیکە ئۆتا هەماندا کوتیوە و دەمانێت جەماعەت لەگەڵ ئێمە دایکتن بەڕاستی هێلینەر ئیزافە بۆ قسەکانی تۆ منیش ینی وەکو خۆبەخشێک لە سەرای کەمپینەکەەوە لەگەڵتانم ینی کە سەرەتا هاتم بۆ ئەم کەمپینە ویستم بەشدارم لەگەڵتان ئەو هیوام نەبوو کە ئێستا هەمە ینی باڕم نەدەکرد بەو شێوەیە بێ دەمگوت من دەرچوێکم تاوەدا نەمەزراو ناتوانم لە ڕێگەی ڕێکخراایەکەوە خۆم بدۆزمەوە بەڵام وردە ینی ئێستا ماوەیەکی کەمە من لەگەڵتانم و ئەو ئیڤێنتانە کار و چالاکیەکانتان کار و چالاکیەکانی پێشوو ینی تێگەیشتم لەوەی کە هەر گەنجێک لە وڵاتی خۆمان دەتوانێت باشترین شێوە خۆی پێ بگەێنێ بەڵام تەحاملی دێ بۆ نمونە تۆ کۆچی نایاسایی مەکە دەتوانانی سەفەرکەی بۆ وڵاتان ئەزمون وەرگری بێەوە لە وڵاتەکەی خۆت ینی ئیشی پێ بکەیت
ئەزمموی وڵاتام کە یانی و کات تێدەگەی کە هیچ شوێنێک وکو وڵاتەکەی خۆت نییە بۆ خۆ دروستکردن بۆ ژیانکردن ئەو کێشانەی کە لە وڵاتانی کە توش دەبێ لێرە هەر باوەڕ ناکەم ینی تووشی ئەو شتانە بێەوە نەزم ڕێ ئیزافەتان بۆ قسەکانی تۆ ئەگەر دیقەت بدەین ینی ئەو کەسانی کە دەڕۆن و لەوێ مەسەلەن بۆ خوێندن بێ یاخود بۆ کارکردن یا یاخود بۆ پەیداکردنی ئەزمون بێ ئەوان دەگەڕن و لێ ئەزمون پەیدا دەکەن خوانز تۆندەڵی شارەزایەکانیان باشترەکەن لێرەکانە دەست دەکەن بەکارکردن و بزنسکردن ئەی باشە بۆ ئەو کەسانە مادەم ئەوێ ئەو بەهشتەیەکە باسی دەکەن باشە بۆ دەگەڕێنەوە لە وڵاتی خۆیان ئەو کارە ئەنجام دەدەن بەڵام پێم وایە ئەوە لێکتێن ینی نەحاڵبوونێکە لە نێوان گەنجاندا کە بەجددی لە شتەکە تێنەگەشتونوە تەنها ئەوە دەبیستن کە پێیان وتراوە و بەداخۆ گەنج ئێمە تۆزە زوو لە شتەکان هەڵدەخەڵەتێ ینی گەنجە بۆ ڕۆشتوە لەبەرەوەی تەنها وێنەی هاوڕەکەی بینیۆ لە تەنیشت کاژمێرەکەی لەندان ڕسمی گرتووە لە لۆکیشنێکی جوان ڕسمی گرتو وەڵام منیش داڕم بێ ئەوەی بزانێ آخر لەوێ تووشی چەند بەربەست دەبی یاخود لەوێ ئایا ئەو شوێنێکە باسی دەکەن ینی ئێمە گەر سیر بکەین ینی کەسە سەرکەوتوەکان دەگەڕێن و لێرە بزنسەکەیان بەرەو پێشەوە پەشیمانن ینی زۆربەی زۆریان پەشیمان بەڵام ینی بیر دەکاتە ئەو هەم مەسروفم کردو تا من گەشتم ئەوێ ناگەڕێمەوە هەر بۆ ئەوە ها گەر سێری زۆربەی یوتیوبەرە جیهانەکان بکەین کە دێن سەفەر دەکەن بۆ کوردستان بە تەواوەتی بە شێوەیەکی زۆر جیاواز کولتوری کوردستان دەبینن کە لە هەموو ئەو شارانەی کە سەفەریان کردووە کولتوری کوردستان زۆر بەتایبەت دەبینن کولتورێکی کۆمەڵایەتی تێکەڵ ینی جیاوازە لە هەموو وڵاتەکان ئەو کولتورێکە لە کوردستان هەیە پێم وایە شوێنێکی دیکە نییە کە ئەوە جێگای دڵخۆشیە بۆی کە گەنجەکان ڕاکەشینەوە بۆ ئەو ینی لە وڵاتەکەی خۆت تێبگەی و بزانی چۆن وڵاتەکەی خۆت چۆنە سەفرکە سەفر بۆ وڵاتان ژیانی وڵاتان ببینە ئەمجا ینی باوەڕ ناکەم هەر کەسێک بڕوا مانگێک سەفەرکە بۆ وڵاتەکانکە بێتەوە بۆ کوردستان بڕیاردا بڕواتەوە کۆچی نایاسایی بکە یعنی کێشەمان لەگەڵ ئەوەن یعنی گەنجەکانمان هەیە دەڕات بەغ بۆ نەی خوێندنەوە ئەوە جێگەی دڵخۆشیە بەڵام بە شێوەی نایاساییە ئیزافەتان بۆ قسەکەی شلەکەمش بۆ قسەکەی نڤار کە باسی خەڵکیان دەڕۆن و پاشان دێنەوە ئەمن لە زمانی خۆم ڕفیقێکی نزیکی خۆمە لە جامیعی پێکەوە بووین ینی هەر لە جامی هەندەسە دەماخێن پێکەوە لە تەڵەبێکی بەسیط کە لە علیبابە لە سین داوای کرد زۆر شتێکی ینی هەر قەڵەمدادێکی کارەبایی بوو بۆ قەڵەم دادان بەکاریدەنە بۆ ڕسم کێشانەوە شتانە لەوەی ڕافکر کردەوەکتی باشە بۆ شتی زیاتر لە سین داوانن خەڵکە ویستی قازانجی خۆمی دەخەمە سەری ئیدی بەوەی ڕا وردە سەحانەوە شرکێکی خۆی داناوە باشە هەر لە هەولێرە بۆ خۆی ئیش دەکات هەر کەسێک داوای لێ بکە خەڵکەیە دەچێت لە باڵێن لە هەولی لە سناعیش دەکات دڵکات کە پارچی سیارم بۆ بێنەوە دەمێ پارچی سیار بۆ دێنێت و قازانج خۆی دەخات سەری و دەفرۆشتەوە بە کابرا حالێنەوە سەردانی سین دەکات سەردانی تایلەند دەکات بۆ مەسەلانە محەممەد ها لەسەر ئەوەی بابەسیەوەش بکەین کە گەنجی ئێمە بەڕاستی حەزی لێ کوردستان پێشکەوێ بۆ من زۆربەی کە لەوێت دەڕوات جا بە کۆچی نایاسایی بەیان کۆچی یاسایی بێ کە ئیشەکەی قسە ئێمە لە زیاتر لەسەر کۆچی نایاساییە بەڵام کە لەوێ خۆی پێدەگەێنێ بەڕاستی من زۆر دڵنیام لەوەی کە حەز دەکات بێ لێرە خزمەتی پێ بکات زۆر لەوانە دەبینی کە لەوێ خۆی پێگەیاندووە لەوێ خۆی پێگەیاندووە دێ لێرە خزمەت خەڵکی شارەکەی خۆی دەکات ینی ئەوان کە لە وڵاتانن تێدەگەن ینی ناڵم هیچ وەکو وڵاتەکەی خۆمان نییە بۆ ئیشکردن بۆ ژیانکردن لەوێ خۆی پێدەگەێن و ئەزمون دەکە ئەمجا دێتەوە ئێرە جاها ببینەوە کەمپینەکەمان کەمپینی مەڕۆ چاکیکەش یەکی لە سوودەکانی ئەوەیە کە چەندین گەنجێک خۆت سەرکار ئەگەر باز لە تۆڕی گۆڕانکاری بکەین لە کەمپینەکانی پێشومان زیاتر لە 8 گەنج کار لەسەر کەمپینانە کردو کە ڕژێکی زۆر دڵخۆشکەرە کە دەبین ئەوەندە گەنجە لەسەر کارە جا من لە ڕێگەی ڕەفیقێکمەوە ئەو لە ڕێگەی ڕەفیقێکی تریەوە وا دەکات کە ئێستا ئێمە ئەو گەنجانەی کە لە کەمپینی مەڕۆ چاکیکین ئێمەش هەلیکارمان هەیە و دەشمانە هەلیکار بۆ گەنجان ڕێگاکانی پیشان بەڵە برادران خاڵکی گرنگتر هەیە کە زۆر جێگای داخە ئەمە ئەو گەنجانەمان ئەڕۆن لە ئەوروپا ئەو هێز و تااقەتیان هەیە ئەڕۆن لەوێ سەرفیەکەن یعنی ئمە هاوڕێم هەر خۆم هاوڕێم هەیە ئێستا لە قۆناغی چواری جوگرافیایە لە دەرسێکیان هەیە بە ناوی GIS نەخشە و شت دروست دەکەن یعنی ئەوەندە شارەزا بووە سەرەتا مامۆستا شتێکی پێوتووە بەڵام ئەو زیاتر لە ڕێگای یوتیوبەوە خۆی پێگەیاندووە بڕواکەن ئێستا نەخشە بۆ مامۆستاکەی خۆی کە دکتۆرە خوێنێ بۆ دروست دەکات بە پارەش نەکرد بە بەلاژە سانی چەند ئیش دەکات بە پارەیانی ئێمە دەتوانین سکیلەکانی خۆمان بەقەوت بکەین و دەتوانین ئیشێک پارەیەک لێرە پیاکەین کە بەقەت ئەوروپاش بێ هەم لە نێوان خزم و کەس و هاوڕێ و دایک و باوکی خۆشمان بین دەستخۆش بێ ئەوەی کە خستە ڕوو بەجددی هەم بەرساڕووی بۆ هەرمومان بوو شتێکی زۆر باش دەستخۆش بێ ئێستا بەرەو کۆتای وردە بەرەو کۆتای دەڕۆین دەمەوێت کە هەر یەکەمان لەگەڵ خۆمانڕە
چ بە باش دەزانین وەکو ڕێگە چارە بیخینە ڕوو کە گەنج کۆچی ناسایی نەکات لێرە بمێنێتەوە لێرە ئیشێکی دەستکەوێت. بەڕای من گەنجەکانی توانەکانی خۆی بناسێ ئیشی پیشەی تاقیکاتەوە ئەو مەسروفی کە لەو ڕێگادێکە ئیشی پیشەی لێرە بزنسێکی پێدانێ بزنسێکی چوف بڕای بێگومان زۆر ڕێگە چارە هەیە بەڵام ئەگەر من ئاماژە بە ڕێگە چارێکیان بدەم ئەوەیە کە مەسەلەن دەستی گەنج بگیرێ یان خود سەپۆرتی بکرێ. ئێستا زۆر گەنج هەیە کە مەسەلەن توانایەکی زۆر باشی هەیە لە بوارێکی دیاریکراودا بەڵام لەبەرەوەی هیچ دەستێک نیە هیچ سەپۆرتێک نییە کە دەستی بگرێت و پشتگیری بکات لەوانەیە ئەو خولیای واس لێ بێنێ یاخود چۆن دەڵی ئیهمالی بکات بەڵام ئەگەر شوێنێک هەبێت لایەنێک هەبێت سەپۆرتی ئەو توانایی بکات و ئەو توانانی بەرەو پێشەوە بەرەوە دەکات کە کومەڵە گەنجی داهێنەرمان لە ناودا دروست ببێت و وا بکەن کە لێرە خوان بزنسدا بمەسرێن و هەم دەتوانین کە کەسانی تریش لە لای خواندا بمەسرێن و ئەمە شوا دەکات کە داڕادەیەک کۆچی ناسایی زۆر کەمتر بکرێتەوە. هەلیکار زیاد ڕاستە وڵا بەڕای من بوونی کەمپینی لەو جۆرە کەمپینی خۆمان کە دیانی هۆشیاری بڵاوکردنەوە کاریگەرانی ڕێگای چارەیە کە بۆی کە کۆچی ناسایی گەنجان کەم بکەینەوە و ڕێگایەکی دیکە پێم وایە کە دروستکردنی بتوان دروستکردنی پەیوەندی لە نێوان گەنجەکان و کۆمپانیانی کە هەلی کاریان هەیە خاوەنی کۆمپانیان وا لە گەنجام بکەین کە گەنجەکان بۆ کۆمپانیانە بناسێنین کە ئەوان سکیلەکانی خۆیان بۆ کۆمپانیەکان بناسێنن و لە ڕێگەوە ئەگەر هەلی کارێک بڵاو بکرێتەوە ڕاستەخۆ پەیوەندی بە گەنجەکانمانەوە بکەن یاخود دروستکردنی پەیوەندێکی بەهێز لە نێوان دەسەڵات و گەنجەکان کە وەرەگا چارەیەکی زۆر باشە. بڵێ بزەبت بەس بەڕای منیش ئێستا خۆمان هەر کەمپینەکەمان ناوی مەڕۆ چاکیکەیە ئێمە گەنج بیر بکەینەوە لە جیاتەوەی بڕۆین بیر بکەینەوە ئێرە چۆن چاکەین یعنی ئێمە چاکی نەکەین کێ چاکی بکە ڕاستە بارودۆخمان هەمومان باردۆخ ئەزانین چۆنە باردۆخی کوردستان بەڵام با ئێمە هەوڵ دەین و بیر بکەینەوە کە ئەممان پێکەوە ئێرە چاک بکەین لە جیاتەوەی کۆچ بکەین و چۆڵیکەین. دەستان خۆش بەوەندی کە دیقەتمدا لە هەرموتانیانی کە هەرێکە و باڵێن ئاوە فکرتان لەسەرەوەی کە بالفعل گۆڕانکار دەتوانێت بکرێت بۆ نەوەعانە هەمووشی باڵێن لەگە خۆمان یەکتری دەگرێتەوە کەمە و کەمپین لەناو کەمپین بەشداری دەکەین با بڵین گەنج دێنین کەسێک بان دەکەین علاقی ناو گەنجی دروستەکە خۆی کە توش باسی لەگە کۆمپانیەکان بیبەستینەوە ئەوە کۆی بڵێ کەسێک بێت دەستی بگرێت لێرە گەنجێک دێنین دەڵێت کە توانەکانی خۆی بناسێ تۆ چەند دی گەنج ناسین بە چەنددا کاری پیشێت توانای خۆی دەناو بدۆزێتەوە کەسێک چۆن لێرە بمێنێتەوە کاریگەر بێ بتوانێت با بڵین هەر ئێرە بنیابنەوە چۆن دەڵێک خۆمان چاکینەکەین چێ چاکیکان مەسەرن ئەمە ڕاستە عیبەکە دەبینین بەس هەر قسە لەسەر قسە بکی ناکرێت وەکو کەمپینەکەی مەشەر باس دەوە دەکات دڵە وەرە با بۆ خۆمانەوە دەست پێ بکەین بۆ خۆمان بینە گۆڕانکاریەکەی کە دەمانەوێت بیبینێن بالفعل دەستان خۆش بە جدی زۆر بە پێ زوو دەمەتەقێک زۆر خۆش بەڕاستی دەستی